دوای 3 ساڵ لە ئاوەرەی کاکەیەکانی دەڤەری مووسڵ گەڕانەوە سەر زێدی خۆیان. دەڤەری کاکەیەکان بە دووری 15 کیلۆمەتر کەوتۆتە خۆرهەڵاتی قەزای حەمدانیە. نزیکەی 25,000 هاوڵاتی کاکەی لە 7 گوندی دەڤەرەکەیان نیشتەجێن. بژێوی ژیانیان لەسەر کشت و کاڵە. بەڵام ئەو ساڵە کاکەیەکان نەیانتوانی بچنە سەر زەویەکانیان و کشت و کاڵ بکەن. بەهۆی ئەوەی ئەو ڕێگای دایان بەستێتەوە بە قەزای حەمدانیە و زەویەکانیان داخراوە. کەشیانی خەڵک لێرە بەستراوتەوە بە شینایی و بە زیراعەت. بۆیە خەڵک ئەم ساڵ بێبەش بۆ نەیانتوانی عەردەکانی خۆیان تۆ بکەن یا زراعەتی بکەن. ئەوەیش گەورەترین گفتی سنوورەکەی. بۆی ئەگەر بێت و حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی ناوەندی ڕێبکەون ئەم ڕێگەمان بۆ بکەنەوە با بازگێکی ڕسمی لێرە بدانێن، بەڵام با سیراعاتی سیاسی تێکەڵ بە ژیانی ڕۆژانەی خەڵکی کاکەی نەکرێت. کاکەیەکان دەڵێن ئەگەر ڕێگایەکەیان بۆ نەکەنەوە خەڵکەکە ناچار دەبێت لە شوێنێکی تر بە دوای بژێوی ژیاندا بگەڕێ و دووبارە ناوچەکانیان جێبێڵنەوە و ئاوارە بنەوە. ئەگەر نەچی سەر عەردەکانمان کشت و کاڵ نەکەین زارە دیگە گەڕێنەوە ئاوارە دەبین. ئیشی گونچی هەر فەلاحەتی و شتانە هەیە. ئەوزا داواکاریمان ئەوەیە لە حکومەتی هەرێم ئەو ڕێمان بۆ بکەنەوە بەش کۆمەڵ بچنە سەر عەردەکانمان. کاکەیەکان ئەوە تاکە ڕێگایە هەیەە هاتوچۆی لێوە دەکەن. لەگەڵ هاتنی بارانی زۆر و لافاو ئەو ڕێگایشیان چەند جارێک 3 بۆ 4 ڕۆژ لەسەر داخراوە. ئێمە لە نیمچە دوورگەیەک ژیان بەسەر دەبین. ئەگەر بێ و ئەم ڕێگەمان بۆ بکەینەوە ئێمە گوندی وەردەکتاوک و قەزای قارەقوش تقریبن دەخولەکە. ناتانین ئێمە ڕۆژانە 3 سەعات بڕۆی سڕە بگری لە بازگەکان تا بگەینە قەزاکەی خۆمان. وزارەتی پێشمەرگەیەوە بەدەست ئەمە نوێنەری کاکەیەکانە لە ئەنجومەنی قەزای حەمدانیە. دەڵێت هێزە عێراقیەکان لاریان نییە لە کردنەوەی ڕێگای نێوان حەمدانیە و دەڤەری کاکەیەکان، بەڵام حکومەتی هەرێم ئامادە نییە ڕێگایەکەیان بۆ بکاتەوە. داوامان زۆر کردێ لە مەحۆر و هەرێم و کوردستان و لە بارەگە حزبیەکان و لە پێشمەرگە و لە هەموویان داوامان کردیە، بەڵام کەس جواب لەگەڵ پەلامارەکەی تیرۆریستانی داعش بۆ ئەو ناوچانە لە ساڵی 2014 هەموو کاکەیەکان ئاوارە بوون و بەشێکی زۆری گوندەکانیان و تەواوی مەزارەکانیان لەلایەن تیرۆریستانی داعشەوە تەقێنرایەوە و نزیکەی ساڵێکیشە کاکەیەکان گەڕانەوە ناوچەکانیان. بەڵام بەهۆی ئەو ئاستەنگانەی بۆیان دروست بووە وەک خۆیان دەڵێن ناچار بوونە جارێکی تر زێدی با و باپیرانیان جێبێڵن. گەیلان بۆتانی کورسات نیوز گوندی وەردەک.